بەڕێزان قوتابیانی خۆشەویست، من پەیوەندم لە تەلەڤزۆنی پەروەردەیی هەولێر دووبارە هاتمەوە لاتان بۆ پێشکەشکردنی بابەتی پەروەردەیی و زانستی زۆرا زۆر. ئەمڕۆ دەمەوێت باسی ئەو گەشتە باوەڕ پێنەکراوەتان بۆ بکەم کە دەستان پێکردو و بەردەوامن لەسەری The Educational Path، ڕێڕەوی فێربوون و پەروەردە. ئەوە بزانە کە گەشتی فێربوون و خوێندن و پەروەردە تەنیها پەیوەندی بە کتێبی خوێندن و تاقیکردنەوە و نمرەکانتەوە نییە، پەیوەندی بە داڕشنی داهاتوت و خەونەکانتەوە هەیە، تواناکانتەوە هەیە، پەیوەندی بە بوون بە باشترین وەشانی خۆت یاخود فێرژنی خۆتەوە هەیە. لەم جیهانە خێرایەدا ئاسانە لە ناو ئەم جێژاوەی پڕ لە معریفەت و زانیاریە ون بیت و ڕێگەت بزر بکەیت، بەڵام لە بیرت بێ پەروەردە و فێربوون تاکە ڕیشاندەری تۆیە، ڕێنماییت دەکا بەرەو ئاسۆیەکی نوێ دەتبا و یارمەتیت دەدا و ڕێگاکە دەدۆزیتەوە، واد لێ دەکا کە ون نەبیت تەنانەت کاتێک ڕێگاکەشت نادیار و ناڕوونە. جارێک نیلسۆن ماندێلا وتی پەروەردە بەهێزترین چەکە کە دەتوانێت بەکاری بهێنیت بۆ گۆڕینی جیهان. ئەمە ڕاستیەکە دەتوانین دانی پێدا بنین. خوێندنەکەت کلیلی کردنەوەی دەرگای دەرفەتەکانە و کاریگەری ڕاستەقینەی هەیە لەسەر جیهان، وەلێ تەنها پەیوەندی بە سەرکەوتنی تاکەسیەوە نییە، بەڵکو پەیوەندی بەوە هەیە کە هێزێکت پێبەخشێ بۆ ئەنجاندانی گۆڕانکاری ئەرێنی لە کۆمەلگە و هەروها دەوروبەرت. بێگومان کۆسپ و تەگەرەی زۆر بەڕێگاتەوە دێن، ئەم کۆسپانە بەشێکن لە ژیان و دەبێ هەبن بۆ بەردەوام بوونت، بەڵام لەبیرت بێ شێوازی وڵاوندانەوەی تۆ بۆ ئەم تەحەدایانە پێناسەی ڕاستەقینەی تۆ دەکا، وەک دەرفەتێک بۆ فێربوون و گەشەکردن و بەهێزبوون چاویان لێ بکە و لە باوەشیان بگرە بنێرێنی لیان مەڕوانە. هەموو کات بە کۆسپ و تەگەرەکان بڵێ بەخێربەی من توانای زاڵبوونم هەیە بەسەرتەوە. بەهۆی پاشەکشە و شکست و ناڕەزایەکانەوە بێهیوا مەبە، هەر کۆسپێک بۆ تۆ هەنگاوەکە بۆ سەرکەوتن. تۆ بێگومان دەستەڵاتت هەیە بە ئیرادە و کۆڵنەدان بەسەر هەر شتێکدا زاڵ بیت، بۆیە چاوت لەسەر ئامانجەکانت بێ و هەر بیجیز خەونەکانت لە دەستمەدا. جێگەی باسە کە پەروەردە هەوڵێکی تاکە کەسی نییە، گەشتێکە دەبێ بە کۆمەڵ ئەنجامی بدەین و دەبێ لەگەڵ مامۆستا و هاوپۆل و ڕاهێنەران هاوبەشی بکەین، مەترسە و شەرم مەکە لە داوای ڕێنمایی و پشتیوانی و یارمەتی ئەوان، وەک کارێکی هەرەوەزی لی بڕوانە لە یەکتر فێر بن و پێکەوە بەشدار بن لە سەرکەوتن. لەبیرتان بێ کە ئێوە بەشێکن لە کۆمەڵگەیەک کە دەیانەوێت ئێوە بە سەرکەوتووی ببینن. لە جیهانێکی پڕ لە سەرقاڵی و هەبوونی کورتە ڕێگای زۆر، هەرگیز بەهای کاری قڕس بەکەم مەزانە. ئەو ئارەقە و خۆبەخشەی کە دەیخیتە ناو خوێندنەکەتەوە جیاد دەکاتەوە لەو کەسانەی کە لە پڕێکە دەبن بە کوڕێک. سەرکەوتن نادرێت بەدەست دەهێنرێت، ئەویش چۆن لە ڕێگەی ماندیبوون و کۆڵمەدان و بەردەوامی هەموو شتەکانی خۆتی پێبدە، چونکە خودی داهاتوتان سوپاسان دەکا بۆ ئەو ماندیبوونە. خوێندنتان ئیمتیازێکە، هەموو کەسێک لە جیهاندا هەمان دەرفەتی تۆی نییە، هەمان کاتی تۆشی نییە، بۆیە زۆرترین سوودی لێوەربگرە، نەک تەنها بۆ سوودی خۆت بەڵکو بۆ سوودی کەسانی دەوروبەریشت. چرایەکی ئیلهام بە و سەرچاوەی زانست بە کە بتوانێت ژیانی ئەو کەسانی کە لە دەوروبەرتن دەرفەتی کەمیان هەیە بۆیان ڕاست بکەی و دەرفەتیان بۆ زیاد بکەی. لە کاتێکدا بە ناو شەقام و کۆڵانەکانی ئەم گەشتە پەروەردەیەدا دەڕۆیت، ئەوەت لەبیر بێ کە تۆ تەنها خۆت بۆ پیشە ئامادە ناکەیت تا بەیانی لە فەرمانگە یان قوتابخانەیەکی حکومی دامەزرێت و چاوەڕێی موچە بکەیت. تۆ خۆت بۆ خودی ژیان ئامادە دەکەیت، فێری زمانەکان بە و فێری ئەو شتانە بە کە کۆمەلگە پێویستێتی، وەک زانستی کۆمپیوتەر و ئەوانی تر. گەنجینەیەکی باش کۆبکەوە تا لە داهاتوو لە هەموو شوێنێک بتانی جێگای خۆت بکەیتەوە بەو زانیاریانەی کە تۆ کۆت کردوتەوە. پەرۆدە و فێربوون ئەو بناغەیەن کە داهاتووی لەسەر بنیاد دەنێت، دەبنە کەتەلیستێک بۆ سەرکەوتن و بەختەوەریت. کەواتە هاوڕێیانم، ئەو وزەی لە ناختەوە وەک ئاگر بسووتێنە، بە ئیرادەیەک بە دوای خەونەکاندا بگەڕێ و لە بیریانی مەکە، و هەروە لە بیش مەکە کە فێربوون کلیلی کردنەوەی ئەو ئەگەرە بێکۆتاییانەیە کە لە پێشدا. ژیانە بەکاری بهێنە، نەک هەردا هاتوود لە قاڵب دەدەیت بەڵکو جیهان بە شێوێکی باشتر دەگۆڕیت. سوپاس و گەشتی پەروەردەییتان پڕ بێت لە دۆزینەوە و دەستکەوتی بێکۆتایی.
هەمیشە چاوتان لەسەر سۆشەڵ میدیاکانی تەلەڤزۆنی پەروەردەی هەولێر بێ بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی پەروەردە اینجا فێربوون.